سەرۆک مەسعود بەرزەنی داهشتمین کۆنگرەیە یەکیتیە لاوێن دیموقراتی کوردستانێدا گوتارێک پێشکەش کرد دەستپێکەدا کێفخۆشیە خۆ بێ بەشداریە داهشتمین کۆنگرەیە لاوێن دیموقراتی کوردستانێدا خویاکردن و هێویە سەرکەتنێژ بۆی کۆنگەر خواست. سەرۆک بەرزەنی بەحسا لاوان دە شۆڕەشە ئێلون و گولانێدا کرد و ڕۆلەکە سەرەکە دوارێ بەهێزکردنە هەستن نەتەوەیدا لە جەم لاوان دیتنە و گوت گەلک ژێ سەرکردەیان دەرچوێن یەکیتیا لاوان بوون. هەروەها سەرۆک بەرزەنی گوت و ئەزێ هەردەم پێشتەوانێ لاوان بم و پارتی دیموکراتی کوردستان بە هەموو هێز و کارینێن خۆڤە وەکی هەردەم وێ پێشتەوانێ لاوان بێ. بەرزەنی دێ بەردەوامیە گوتارێ دەگوت ژێ ڕۆژاکاوایە هەسنکار دەست بە شۆڕەشێ کرد کورتینی ئازادیێنەوە و بەردەوام کوردان دۆزە مافێ خۆکردنەوە و بەڕەوانی لەخوادەکردن و ئێریشی خاکە خەلکێ و دەست درێژی نەکردە. دێ شۆڕەشێن ئێلون و گۆلانێ دەژی کوردان بەڕەوانیەکە مەردانەکردن و زیان بە تو کەسی نەگەهاندنە. هەروەها ڕاگەهاند و تو پرسگرێکە گەلێ کورد بە گەلێندن ڕەنینە تەنێ پرسگرێک لەگەڵ دەسەڵاتدارانە و گوتژی دەما ئەم دەبێژن بلا ئەم هەڤپار بن ئەو قبول ناکەن و دەما ئەم دەبێژن کە ئەم جیران بن وێ یەکێژی قبول ناکەن و ئەمژی دووڤکبوونێ قبول ناکەن. سەرۆک بەرزەنی گوت دیرۆک پڕەژە ئەزمون و سەرپێهاتیان و ji بۆ ئارامی و ئەولەهیە ناوچەیە و جیهانیژی باشترە ئاقلانە هەزر بکەن کۆ بە ئاگر و هەسن نەکارن سەرێ گەلێ کورد داخینن لەوما باشترین چارەسەری گوتوبێژ و لە هەفتێ گەهشتنە ئەگەرنا بە ئاگر و هەسن کەس نکاریە چۆکان بە مڵەتێ کورد دەینێ. دەربارەی ڕێفراندۆمێ سەرۆک بەرزەنی گوت پشتی ساڵە 2023 مە گەلک بزافکردن و ئەم دە عێراقیدا هەڤپار بن و ئەس بەخۆژی جارنا دوو مەهان لە بەغدایە دمامداک و ئەم هەڤپار بن لێ مخابن دیار بووک و ئەو هەڤپاری قبول ناکەن و چەندین جاران من گوت ئەم دەخوازن بەخۆشی و ئاشتی پرسگرێکان چارە سەر بکەن و پشترە ئەم دیسان چوونە بەغدایە و مەگوت ئەم دەخوازن لە هەڤپاریە ڕاستیانە ڤەگەرن و عێراقەکە دەموکرات و فەدرال ئاوا بکن و ئەم لێ سەردانینە دەستور وەستیانە وەرن ئەم لێ وی دەستوری ڤەگەرن هەگەر هون وێژی قبول ناکن وەرن ئەم ببن دوو جیرانێن باش و بە ئاشتیانە بژین. هەروەها سەرۆک بەرزەنی گوت مخابن ئەگەر خیانەتە هەن کەسان دە 16 جۆتمەهێدە نەبوویە نەهاوێ ڕەوشەکە دن هەبوویە و دەدەمانهادە گەلک ئالی پۆشمانن لەسەر وێ تشتێک و چێبوو زڵم لێ کوردان هاتەکردن. سەرۆک بەرزەنی بەحسا قونەغان ویساندنە دەستورە عێراقی کرد و گوت و جارنا هەفتیەکێ لەسەر دوو پەیوان ناکۆکی چێ دەبوون دەداوی دەمە دەستپێکە دەستوری عێراقی دەنویساندیە کو پابندی بە بجێکردناوی دەستوری پاراستنا یەکگرتنە ئازادانەیە عێراقی دکێ مادەم مەهاتیە نویساندن و ئەم ئازادانە بوونەیەک وی دەمی ئەم کارن ئازادانە ژ هەف جودا ببن و ئەڤژی مافێمایە و خودێ ئەڤ مافدایە کوردان لێ ئەووی مافی ژێمەرە قبول ناکەن. دێ داویدا سەرۆک بەرزەنی گوتژی نەهاژی گەرهن کەس وا دەبینن و ئەو یەک نەژ مافێ مەیە ویانژی ئەمێ پۆشمان ببن دەوێزان بن و ئەو دێ خەیاڵان دەنە و ئەم ژێ سەرخەبوونێ ڤەناگەڕن.